ئەم بەیانیە ئەم هەواڵشکوری کە ناوی شکوری سەرخەدە و خەڵکی باکووری کوردستانە بەڵێ فترەیەکە لێرێ و لە ئەسڵا بۆ چارەسەری پزیشکی هاتۆتە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەم بەیانیە لە چوارچرا وەک بازەکەن لە بەردەمی مارکێتێکە تەقەیان لێ کردو و شەیدیان کردووە بەڕاستی ئەمە کارێکە زۆر ناڕەوایە زۆر ناشارستانیە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستانیش بەرپرسە لەسەر ئەمە ئەگەر بێت و تاوانبار دەستگیر نەکرێ و لێپرسینەوەی لەگەڵا نەکرێ بەڕاستی ئێمە هەم وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدان هەم وەک خەڵکیش هەڵوێستی خۆمانمانە بێت دوێنێ شتەقەیان لە کەسێککە کردوە کرێکارێکی میزۆپۆتامیا بووە باش بۆ ئەوی ژەنجەلی ناتۆگنە ئەوی شەهید دەکرا بەڕاستی ئەمە کارێکی ناڕەوایە ئەمە خیانەتە من پرسیارەکەم ئەم کوشتنانە ئەکەوێتە خزمەتی کێوە لە دوژمن زیاتر بەڕاستی ئەمە ئەکەوێتە خزمەتی دوژمنەوە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ هەمومان لەژێر ئاڵاکەی ئەوە و لەژێر یاساکانی ئەوین حەق نییە لەمە بێدەنگ بێ ئەگەر بێدەنگ بێ بەڕاستی ئێمەش هەڵوێستی خۆمانمانە بێت.